دۆخی زمان و ئەدەبی کوردی لە ناو گەلانی جیهاندا دۆخێکی تەواو جیاوازە، چ لە بواری سیاسی و چ لە بواری جوغرافیا و هەروەها بوارەکانی تر نەتەوەیەکی مەزنە کە ڕووبەرێکی بەرچاوی لە ڕۆژهەڵاتی ناوین گرتووەتە خۆ. جیا لەو چوار وڵاتەی کە کوردستان تێیدا دابەش بووە، بەشێکی بەرچاویشی لە وڵاتەکانی تر وەکو ڕووسیە و ئەرمەنستان و ئیسرائیل و هەتا دوایی بە هۆکاری جۆراوجۆر بڵاو بوونەوە و ژیانی ئاسایی خۆیان دەکەن. دابەشبوونی جوغرافیایی کوردستان لەو ناوەدا بووەتە هۆکارێکی گرنگ کە زمان و ئەدەب و کەلتوری ئەو گەلە لە کۆنەوە تا ئێستا لەسەر هێڵێکی ڕوون و ڕاست نەچێتە پێش و هەر بەشە و هەر ناوچەی مێژوویەکی تایبەت و هەستیاری بۆ خۆی هەیە و تا ئێستا هێڵێکی هاوبەش هەموو ئەو سامانە پڕبایەخەی زمان و ئەدەبی کوردی پێکەوە گرێن نەداوە و بەداخەوە لەبەر هۆکارگەلەی کە باسی لێوەکرا هەر ناوچە و هەر بەشە و لە هەوایەک خوێندوویەتی و تەنیا شتێک کە تا ڕادەیەگە و مێژووی بەیەکەوە گرێداوە و نەیهێشتووە زۆرتر تووشی ئەو دۆخەش پرزێ بێت، زمانی هاوبەش بووە کە بە هەموو شێوەزارەکانی نووسراوە و دەقی لێ بڵاو بووەتەوە. بەڵام ئەوەی کە جێی داخ و کەسەرە نەبوونی گوتارێکی هاوبەشی ئەدەبیە بە ڕووبەرێکی پان و بەرین لە ناو هەموو کوردستانی گەورە کە ئەدەبیاتی کوردی بە هەموو شێوەزارەکان و هەموو ناوچەکانی وەکو ئەدەبیاتی گشتی وڵاتێک بە ناوی کوردستان مێژوو کەلتور و زمانی خۆی پێشکەش هەموو گەلانی جیهان بکات و ئەدەب و زمانی هەر بەشێک لە کوردستان لە ژێر مێژووی زمان و ئەدەبی نەتەوەی داگیرکەردا پێناسە نەبێتەوە. ئەدەب و زمانی کورد خاوەنی نووسەرگەلێکی یەکجار مەزن و بەپێزە و لە هەر بەشێک لە کوردستانی گەورە ئەو کەڵە نووسەرانە هەر کامەیان بە جۆرێک خزمەتی زمان و ئەدەبی نەتەوەکەیان کردووە و بوونەتە بەشێکی دانەبراو لەو مێژووە. ڕۆمان وەکو بەرهەمێکی ڕۆژاوایی لە وڵاتی کوردان تەمەنێکی ساوای هەیە، تا ئێستاش مێژوەکەی نەگەیشتووەتە 100 ساڵ، واتە سەرەتای نووسینی ڕۆمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1930 زاینی. ئەو ساڵەی کە نووسەری ناسراوی کورد عەرەبشەمۆ یەکەم ڕۆمانی خۆی و هەروەها یەکەم ڕۆمانی ئەدەبی کوردی بە ناوی شوانە کوردەکە بڵاو کردەوە. بەڵام لە درێژەی و ساڵانە تا ئێستا بەردەوام لێکۆڵینەوە و باسی تایبەت لەسەر و مژارە بوونی بووە و هەروەها ڕوانگەی جۆراوجۆریش لەسەر سەرەتای ڕۆمانی کوردی هاتووەتە ئاراوە. کۆمەڵێک لە مێژوونووسان لەسەر و باوەڕەن چیرۆکی لە خەومای جەمیل سایب کە لە ساڵی 1925 زاینی لە ڕۆژنامەی ژیان بڵاو کرایەوە بە سەرەتای ڕۆمان و چیرۆکی کوردی دادنێن. هەروەها کۆمەڵێکی تریش چیرۆکەکەی ئەحمەد موختار جافیان کە لە کۆتاییەکانی دەهەی 20 زاینی نووسراوە بە سەرەتا دادنێن. بەڵام ئەوەی ڕاستە و حاشای لێ ناکرێ ئەوەیە کە هیچ یەک لەم دوو نووسرە دەقەکانیان بە تەواوی ناچێتە ناو خانەی ڕۆمانەوە و هەروەها تەوەرەکانی تایبەت بە ڕۆمانی تێدا بەرچاو نییە. ئەوەی جێیاماژەیە ئەوەیە کە عەرەبشەمۆ بەسەر ئەدەبیاتی رووسیا و هەروەها وڵاتانی ڕۆژاواییدا زاڵ بووە و خوێندوویەتەوە و هەروەها ڕۆمانی شوانە کوردەکەش خاوەنی هەموو تەوەرەکانی ڕۆمان بووە و لەوێدا بەباشی هەست دەکەی نووسەر بە باشترین شێوە خۆی لە چەمکی ڕووناکبیری و سیاسی ئەو کاتەی نەتەوەی کورد داوە و بەباشی هەستی بە ئاڵوگۆڕی سیاسی و کەلتوری ئەو کاتی وڵات و جیهان کردووە. کەواتە بەپێی هەموو ئەو چەمک و تەوەرانەی کە ڕەخنەگران بۆ ڕۆمانیان هەیە، هەمووی ئەوانە لە ڕۆمانەکەی عەرەبشەمۆدا خۆوە دەردەخەن و ئەو ڕۆمانەش وەکو سەرەتایەک بۆ ڕۆمانی کوردی دەستنیشان دەکرێت. ئەو ڕۆمانە بەپێی هەموو مەرجەکان ڕۆمانێکی سەرکەوتو و سەرنجڕاکێشە. نووسەری ئەو ڕۆمانە لە دایکبووی ناوچەیەکی نەخوێندەوار و دواکەوتوو بووە کە بێبەش لە هەموو زانستێکی ئەو سەردەمە بووە. هەر بۆیە نووسەر بە قوڵایی ئەو زامانەدا ڕۆچووە و بە شێوەیەکی زۆر وردبینانە و لەو پەڕی جوانیدا لە ڕۆمانێکدا ئاشکرایان دەکا و بە گوێی نەتەوەکەی و هەروەها گەلانی تری دەگەێنێ. عەرەب شەمسەدین شامیلۆڤ ناسراو بە عەرەبشەمۆ نووسەر و ڕۆمان نووسی کورد لە 23 ژانویەی ساڵی 1897 زاینی لە گوندی سۆسیێزی ناوچەی قارس لە باکووری کوردستان کە ئەو کات لە ژێر دەسەڵاتی هێزەکانی رووسیادا بووە چاوی بەڕووی ژیاندا کردەوە. بنەماڵەی عەرەبشەمۆ دەچنەوە سەر شێخانی یەزیدی. عەرەبشەمۆ بەهۆی باری نالەباری ئەو سەردەمە و هەروەها هەژاری و دەستکورتی بنەماڵەکەی
هەر لە سەرەتای منداڵیەوە شانی داوەتە بەرکار و زەحمەت و کرێکاری. لە سەرەتاوەوە بۆ ماوەیەکی زۆر بووەتە شوانی ئاغا کورد و تورک و دەزڕۆیشتوەکانی ئەو کات. هاوکات لەگەڵ هەموو جۆرە کرێکاریەک هەنگاوی بۆ خوێندن و زانست شل نەبووە و خوێندنی سەرەتایی تەواو کردووە کە ئەو جۆرە خوێندنەی ئەو سەردەما هەموو قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و کۆتایی لەخۆ گرتووە. ئەو خوێندنگایەی کە لێی خوێندووە بە زمانی ڕووسی بووە و ئەوەش بووەتە هۆی ئەوە کە عەرەبشەمۆ زمانی ڕووسی بەباشی فێر بێت. عەرەبشەمۆ لە تەنیشت زمانی ڕووسی زمانەکانی کوردی، تورکی، ئەرمەنی و یۆنانی بەباشی زانیوە. عەرەبشەمۆ لە دوای شۆڕشی ئۆکتۆبر ڕووی کردووەتە شاری ستاجرۆپڵی باکووری قەفقاز و لەوێ بووە بە ئەندامی پارتی بۆلشویکەکان. دواتر عەرەبشەمۆ لە ساڵی 1924 زاینی لە مسکۆی پێتەختی رووسیا لە پەیمانگای لازاریف لە بواری زمانە ڕۆژهەڵاتیەکان خوێندنی زانستی خۆی بە باشترین پلە تەواو کردووە. جێئاماژەیە کە عەرەبشەمۆ لە ماوەی خوێندنی لە پێتەخت لە دەرفەتێکدا چاوی بەسەرکردەی شۆڕشی مەزنی رووسیا لێنین کەوتووە. عەرەبشەمۆ گرنگیەکی تایبەتی بە زمان و ئەدەبی نەتەوەکەی داوە و دوای ئەوەی کە لە خوێندن تەواو دەبێ و دەگەڕێتەوە یاریڤانی زێدی، خۆی سەرقاڵی خوێندنەوە و کۆکردنەوەی فۆلکلۆر و حکایەتە کۆنەکانی کوردی کردووە. شەمۆ لەو باوەڕەدا بوو کە ئەو دەقانە خزمەتێکی بەرچاوی بە ئاستی وشیاری و ڕووناکبیری گەلەکەی دەکات. لەو ساڵانەدا عەرەبشەمۆ بەناو گوند و شارە کوردنشینەکانی ئەرمەنستاندا دەگەڕا و لە هەموو ڕێگەیەکەوە یارمەتی بە ئاستی کەلتوری و وشیاری خەڵک دەدا. ئاکام و ئەنجامی ئەو هەوڵانەش بووە هۆی ئەوە کە یارمەتی و چالاکیەکی زۆر کاریگەر وەگەڕ بخا بۆ دامەزراندنی خوێندنگە کوردیەکانی ئەو سەردەما. عەرەبشەمۆ وەکو تاکێکی کورد و هەروەها وەک نووسەرێکی نوێخواز و کاریگەر لەسەر ڕەوتی زمان و ئەدەبی کوردی، هەروەها وەکو تاکێکی سیاسی لە ڕووی وشیاری و بردنەسەرەی ئاستی ڕووناکبیری گەلی کورد شوێن پێی تایبەت و دیاری خۆی بووە و باشترین خزمەت و بەسوودترین هەنگاوی بۆ نەتەوەکەی هەڵگرتووە و هیچ کات لە هیچ قۆناغێکی تەمەنی لە خزمەتکردن بە خەڵک و کۆمەڵگاکەی لە هەوڵ و توێکەوشان نەوەستاوە و بووەتە بەشێکی گرنگی مێژووی هونەری و زمانی کوردستان. عەرەبشەمۆ لە ساڵی 1936 زاینی دووهەمین ڕۆمانی خۆی نووسیوە کە لە ڕۆمانی پێشتری لە بواری فکری و جوانی ناسی ڕۆمانەوە باشتر و بەپێستر بووە. بە جۆرێک کە لە ڕیزی ڕۆمان نووسە ناوازەکانی ئەو سەردەمەی یەکێتی سۆڤیەت دەستنیشان دەکرێت. دواتر لە پاش گەڕانەوەی لە زیندانی سیبری ڕۆمانی سێهەمی بە ناوی کازیوە بڵاو کردوێتەوە. عەرەبشەمۆ لە ساڵی 1959 زاینی ڕۆمانی ڕێگەی بەختیاری و هەروەها لە ساڵی 1966 قەڵای دمدم دەنووسێ و بڵاوی دەکاتەوە. عەرەبشەمۆ لە هەموو نووسراوەکانیدا شارەزاییەکی تەواوی بووە بەسەر ڕاستیەکانی ژیانی نەتەوەکەی و زانیاریەکانی خۆی بە شێوەیەکی تەواو وەستایانە لە ناو دەقەکانیدا گونجاندووە. دابوو نەریت، سروشت و جوغرافیا، کەلتورە باوەکانی ئەو کات، میوانداریەکان، شوان و بێری و ڕاو و هەموو نەریتەکانی ئەو کاتی نەتەوەی کوردی بە تایبەت ئەو ناوچانەی کە خۆی تێیدا ژیاوە لە کتێبەکانیدا خۆ دەردەخەن. جێئاماژەیە کە عەرەبشەمۆ لە نووسینی قەڵای دمدمدا بە ئوسلوبێکی تەواو نوێ و جیاواز هەنگاوێکی جددی و تەواو نوێی هێناوەتە ئاراوە کە هەتا ئێستاش کاریگەری ڕاستەوخۆ و بەسوودی لەسەر ئەدەب و زمان و هەروەها نووسەرانی ئێستای کورد هەیە. دەقێکی جوانی سەرڕێژ لە نیشتمان پەروەری و گەلدۆستی و مرۆڤایەتی کە تا هەتایە جێپەنجەی لە مێژووی نەتەوەی کورددا دیارە. بەداخەوە عەرەبشەمۆ لە ڕێکەوتی 21 مانگی مەی ساڵی 1970 زاینی کۆچی دوایی کرد و بۆ هەمیشە ماڵاوایی لە جیهانی وێژە و زمانی کوردی کرد. بە دڵنیاییەوە عەرەبشەمۆ بەشێکی دانەبرا و کاریگەر بووە لەسەر مێژووی ئەدەب و زمان و هەروەها سیاسی کوردستان. کتێبەکانی سەرچاوەیەکی گرنگی ئەدەبی و سیاسیە کە هەموو دەم دەتوانێت ڕێنیشاندەر و قوتابخانەیەک بێ بۆ چینی نوێی نووسەران و ڕووناکبیرانی کورد.